بێگومان بابەتێک قسە و باسی لەیەکەی نەویش بابەتی پەروەردە و ئامادەکاریەکانی وەزارەتی پەروەردەیە لە تەواوی هەرێمی کوردستانە. ئەوە نەمان نەماوە بۆ ئەوەی کە دەرگای قوتابخانە و خوێندنگاکان بکرێنەوە و خوێندکاران دەست بە خوێندن بکەنەوە و پرۆسەی ساڵی نوێی خوێندن دەست پێ بکاتەوە. یەکێک لە ئەو پەروەردانەی کە ئەمڕۆ قسەی لەسەرەکەین پەروەردەی کفریە. بزانین بەڕێوەبەرایەتی بەڕێوەبەرێتی پەروەردەی کفری چه ئامادەکاریەکیان کردووە و ئامادەکاریەکانیان بەکوێ گەیشتووە، ئەو کەم و کورتیانەی کە هەیەە تا چەند توانویانە پڕی بکەنەوە و ئەگەر گرفتێکیان هەبێت بتوانین لە ڕێگەی بەرنمەکەی ئێمە و بەرنامەی بەیانی کورسانی نووسەوە بگات بە شوێنی مەبەست و بتوانن هەموو ئەو پێداویستانەی کە هەیە دابینی بکەن بۆ ساڵی خوێندنی نوێ لە هەرێمی کوردستان کە دەست پێکە. بۆ قسە و باز لەم بابەتانە میوانداری بەڕێز مامۆستا شێرکۆ ساڵحمان کردو کە بەڕێوەبەرایەتی پەروەردەی کفریە کە ڕاستەوخۆ لە کفری و لەگەڵمانە. مامۆستا بەیانیت باش و زۆر خۆشحاڵین کە لەگەڵمانای. با یەکسەر بۆ دەست پێ بکەین لە سنووری بەڕێوەبەرایەتیەکەی ئێوەیە چەند خوێندنگە بوونی هەیە، چەند ناوچە سەر بە ئێوەن و گرفتەکانی ئەم خوێندنگانە لە ئێستایا چین بۆ ساڵی نوێی خوێندن کە دەست پێ ئەکات و ئەو نەشمان نەماوە بۆی کە دەست پێ بکەینەوە. زۆر سپاس بە ناوی خوای گەورە میهرەبان بەیانی ئێوە و تەواوی بینەران و بیسەرانی خۆشەویست باش. زۆر سپاس بۆ ئێوەش. بەڕاستی بەڕێوەبەرایەتی پەروەردەی کفری لە ساڵی 2005 دامەزراوە بە سنووری بەڕێوەبەرایەتەکەمان ناحەی سەرقەڵاو زنانە و جەبارە و ئاوەسپی لە خۆگرێ. کۆی گشتی قوتابخانەکانمان لە سنووری بەڕێوەبەرایەتەکەمان 82 قوتابخانە و 6 باخچەیە و ژمارەی قوتابیان و خوێندکارانمان بۆ ساڵی 24-25 کە ساڵی ڕابردوو بوو 12113 کەسە و 1656 فەرمانبەر و مامۆسامانەیە. وەک خۆت ئاماژەت پێکرد لە ئێستا بە گوێرەی ڕێنمایی و ئەو ڕاستپاردانەی بە ئێمە گەشتووە دەستمان کرێتە خۆ ئامادەکردن بۆ ساڵی نوێی خوێندن بۆ 2025-26. خۆت ئاماژەت پێکرد کە بۆ حکمی ئەوەی ساڵی پار بەشێکی زۆر مامۆستا و فەرمانبەرمان خانەنشین بوو، نەک تەنها بەڕێوەبەرایەتی ئێمە لە هەموو کوردستان بە حکمەوەی 4 موالیت خانەنشین کرا. شاخرێکی زۆر دروست بۆ لە ناوەندەکانی خوێندنە. ئێمە لە چوارچێوە ئەو پلان و بەرنامەی بۆمان دانراوە دەستمان کرێتەوە خۆ ڕێخستنەوەی میلاکات لە سنووری بەڕێوەبەرایەتیەکەمان و توانیمانە بە بەرنامە و بە پلان ئێستا سەرقاڵی ئەخوا ئامادەکردنی بۆ ساڵی نوێی خوێندن لەگەڵ یەکەی سەرپەرشتیاری پەروەردەی کفری بۆی هەوڵدەین ساڵی تازەمان بە ئومێدەوە بڕوانین و ئەو کێشە و گرفتانە لە ساڵی ڕابردووە هەبووە بەهۆی نەبوونی مامۆستا ئێمە هەوڵدەین ئەو فەراغانە پڕکەین و کێشە بۆ قوتابیانی خۆشەویست و ئازیزمان دروست نەبێت لە سەرەتای ساڵی تازەی خوێندندا. باشە دەمێ پرسیاری ئەوە لێ بکەم پۆلی 12 ئامادەی ئەم مانگە ڕەنگە بێگومانیش کەوایە خولی دووەمیان دەست پێ دەکات. مامۆستا دەمێ پرسیاری ئەوە لێ بکەم ئایا هیچ کاریگەریەکی نابێت لەسەر ئامادەکاریەکانی ئەم ساڵ بۆ ساڵی نوێی خوێندن کە بە هەمان شێوە بۆ ئەم ساڵش خولی دووەمی پۆلی 12 دەست پێ دەکات. ئەمە هیچ کاریگەریەکی بێت لەسەر ساڵی نوێی خوێندن و ئامادەکاریەکان؟ نا، چونکە ئەوان ڕێژەی قوتابیانیان دیاری کراوە. ئێمە حسابات ئەوەکەین ئەگەر هات و ژمارە قوتابیان چەند دەرچوونی هەبێت چەند کەوتووە بێ بۆ ساڵی داهاتوو لەو حسابکردنەی کە بۆ تۆ ئامادەکارەکان دەست پێکردەوە بۆ پۆلی 12 بە جیاوازتر ئەیبینی، بۆیە بە دڵنیاوی هیچ کاریگەری نابێت. بەڵام ئێمە لە بەرنامەی پلان و ئەو بەرنامەی بۆمان داناوە بۆ ئەوەی چاکسازیەکان بکرێت لە ماوەی پێشوە کۆمەڵە گۆڕانکاریمان کردووە و وامان کردووە کێشەی بەرچاوڕوونیەکمان هەیە، کێشەی میلاکاتمان نابێت ئینشاءڵڵا بۆ ساڵی خوێندنی 2025-26. باش مامۆستا پەروەردەی کفری دێکێکە لە پەروەردە گەورەکان و سنوورێکی زۆرتان هەیە و ناوچەیەکی زۆر لە ژێر دەسەڵاتی پەروەردەی کفریایە. پێم بڵێ و ئەم ساڵ پێشبینی یەکەم کە چەند خوێندکار وەربگیرێ وەکو ساڵی یەکەم و
کێشەی بیناکان ینی کفری خۆی تۆزێک گرفتی لە کۆنی بیناکانە هەیە لە هەموو ڕۆکانی ترەوە بۆ خوێندنگاکان بۆ قوتابخانەکان هیچ گرفتێک هەیە کە دیاری کراو بێت کە ئێستا ئێوە خەریک بن ئیشی لەسەر بکەن لەبەر ئێمە ساڵان نازانین کە ڕێژەیەکی زۆر مناڵوەرە گیرێت و یەکەم ساڵی خوێندنی دەست پێکات جا خۆگەت شوێنێکی باشیشی نەبێت و شوێنێکی ڕێکی نەبێ ڕەنگە مناڵە تووشی نەخۆشی دەرونیش ببێت لە بینایەکی کۆن و خراپ بووە هیچ ئامادەکاریەکتان لەم بابەتانە و لەم لایەنانەوە کردو بۆی هەموو هیچ نەبێت نیوەی خوێندنگاکان ڕێک بکەنەوە بە شێوەیەکی ستاندارد و جوان ئامادەیان بکەن بۆ ئەمساڵ سپاس کاکۆسار بۆ پرسیارەکەت بەڕاستی یەکێک لەو تەوەرانی منیستم قسەی لەسەر بکەم مەسلەی بینای قوتابخانەکانە لێرەوە دەمەوێت زۆر سپاسی بەڕێز سەرمایەدارێک بکەم بە ناوی کاک سەردار حاجی خالد ڕەباتیە لە سلێمانی دانشێت بە خۆشحاڵیەوە لە ساڵی پار لە سێیدا دەستی داوەتە دروستکردنی قوتابخانەیەکی هەژدە پۆلی نمونەیی بە هەموو ئامێر و کەرەستەکانیەوە بەڕاستی جێگەی دڵخۆشیەوە لێرەوە بە ناوی دانیشتوانی کفریەوە سپاس و پێزانینمانەیە بۆی لە قۆناقی تەوابووندایە لە یەک دوو هەفتەی داهاتوو ینی ڕادستی بەڕێوەبەراتی پەروەردەی کفریەکەن کە زیاتر لە 1000 خوێنکار سوودمەند دەبێت لە گەورەترین گەڕەکی شارایە بۆیە ئەوە یەکێک لەو کار زۆر زۆر سپاسەکەین بەڕاستی جێگەی دەستخۆشیەوە داواکارم لەسەر جەم سەرمایەدارانی هەرێمی کوردستان بە چاوێ جیاوازی کفری بکرێت چونکە بەڕاستی بیناکانی کفری خۆت ئاماژەت پێکرد زۆر زۆر کۆنن بەڵام ئێمە سپاس بەخوا هیچ کێشەی سێدەوامیمان نییە لە قوتابخانەکانە تەنها هەندێک قوتابخانەمانەیە بۆ نمونە لێرە قوتابخانەیەکی 12 پۆلیمانەیە لە ناحەی سەرقەڵایە بەڕاستی لە 2014ەوە ئەم قوتابخانە 12 پۆلیە 95 تەواو بووە 105 ماوە ئەو 95شی لە 2014 کاکا 11 ساڵ تەواو بووە خەریکە تووشی داڕمان و خراببوو نەبێ بۆیە لە ڕێگەی بەرنمەکەی ئێوە داوە لە سەررجەم لایەنە پەیوەندیدارەکانەکەم هەوڵ بدرێت ئەو 105مان بۆ تەواوکەن چونکە بەڕاستی ڕەوشی قوتابخانەکانی سەرقەڵا زۆر زۆر خراپە ژمارێکی زۆر خوێنکاریانەیە و ئەمەش ئەبێتە هۆی پاڵنەر و پاڵپشتێکی زۆر باش بۆی خوێنکاران بتوان لەو بینا دەوام بکەن قوتابخانەی ترمانەیە لە گەڕەکی هەواری نوێ 135 تەواو بوو ئەوش ڕاگیراوە و هەر لێرەوە داوا لە وەزارەتی پەروەردە و سەرۆکی حکوومەت ینی حکوومەت ڕایگرتووە واللهی وەزارەت ڕایگرتووە چی ڕایگرتووە والله ئەوەی کێشە ئەوەی ناحەی سەرقەڵا لە کات خۆی لەسەر پترۆدۆلار بووە ئێستا پرۆژەکە پارە ئەڵێن کێشەی نەختەنیمان هەیە لە بانقی گەنجینەی دوو سلێمانیە لە گەنجینەی دوو سلێمانی قسەم لەگەڵ وەبرێنەرهینەکەی کردووە مقاولەکەی کردووە ئەڵێت مامۆستا پارەکە لەوەیە ئەمەی هەواری نوێ بەڕاستی ئەو شەرکێشە ئێوە بۆ پێش لەسەر پرۆژەکان بۆ ئێستا گواسراتەوە سەر وەزارەتی پەروەردە بۆیە لێرەوە داوە لە سەررجەم سەرۆکی حکوومەت کاقوبات جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری جەنابی دکتۆر ئالان وەزیری پەروەردەکەم و دەسوبردێ بکرێت لە دروستکردنی قوتابخانە بە تایبەتی ئەوەی قوتابخانەکەی هەواری قوتابخانەکەی سەرقەڵاوە هەواری نوێ چونکە گەڕەکێکی زۆر زۆر گەورەیە بەڵام خۆشحاڵین لەوەی ئێستا لە 4 قوتابخانەمان هەیە ئاوەسپی و ساڵەیی لە وەناحەی زنانە دروستکردنی 4 پۆلیەکە لە چەند ڕۆژی داهاتوە جێبەجێ ئەکرێ وە قوتابخانەی جەبارەشمانەیە کە لە ناوچەی کێشە لە سەرەکانێکی گەلە قوتابخانەی دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان تایبەتمەندی خۆی پێ بدرێ ئەویش کارێک کراوە 4 پۆلیتیا دروست بکرێت و عەزیز قادرمانشەیە ئیشەڵا لە چەند ڕۆژی داهاتوە دەست بەکارە بنەوە هەم نۆژەنکردنەوەیە هەم دروستکردنی پۆلە مامۆستا ئەو قوتابخانانی کە لە قوتابخانەکان کردویانە مامۆستا ئەو قوتابخانانەی و خوێندنگانی کە لە کفری کۆن و وەکوبەڕێزت ئاماژەت پێدا نۆژەن دەکرێنەوە هیچ وادەیەک دیاری کراوە بۆ ئەوەی کە نۆژەنکردنەوەیان کەی تاو دەکرێت ئایا بۆ ساڵی نوێی خوێندنی ئەم ساڵ دەتوانێت ئامادەکاری بکرێت بۆ ساڵی نوێی خوێندنی ئەم ساڵ بۆی خوێندکاران و قوتابیان بتوانەوە بچن ناوەندەکانی خوێندن بۆ ئەم ساڵ بۆ ئەو قوتابخانانی کە نوێژەن دەکرێتەوە بەڵێ ئەوەی ئاماژەم پێکرد ناحەی جەبارە یەکیان جەبارەیە قوتابخانەکە ئەو سیانەکەی لە گوندە بۆیە ئەو بەرنامەی بۆ ئێمە دانراوە ئیشی لەسەر بکەین ئینشاءالله بۆ ساڵی تازە
قوتابیانی ئازیز دەتوانێت دەوام بکەن و حەزم کرد لێرەش ئاماژە بە خاڵە بکەم لە ڕێخستنەوەی میلاکاتە کە ئێستا خواست و قسە و باسی لەسرە ئێمە کۆمەڵی گۆڕانکاریمان کردو یەکێک لەو گۆڕانکاریانە قەزای کەفری سێ ئامادەی پیشەیی جیاوازی تیا بووە لە هەموو شارەکانی کوردستان ئامادەی پیشەیی لە یەک شوێنی تایبەتە بۆی گرنگی و بایەقی زیاتری پێ بدرێت هەوڵمان کردووە لە شوێنێکدا کۆیان بکەینەوە و لەژێر ناونیشانی ئامادەی کەفری بۆ ساڵی تازەی خوێندن دەست بەکارە بن بە ستافێکی تازە و بەرنامەی جیاواز بۆی هەڵدەین هەلی کار زیاتر لە کفریا بڕەخسێت بۆ ئەوەی چونکە ناوچەکەمان ناوچەیەکە زۆر بێکاری تایە ئەبێ هەلی کار و بڕەخسێنی لە ناوچەکە پیشەیش خۆی چی پێگەێنێت کادر پێگەێنێت بۆ ئیشوکاری ڕۆژانە و بتوانین لە داهاتوە زۆر سوودی هەبێت بۆ شاری کەفری ئامانج لە تێکەڵکردن و یەکگرتنەوە و یەخستنی پیشەیەکانیان هەندێک قوتابخانە و لەبەر بەرژەوەندی گشتی بۆ بە پێوە دەسەڵاتی پێمان درراوە جێبەجێ کراوە. بەڵێ مامۆسا لە کۆنە و لە ئێستاشە کەفری بە شارێکی پێکەوە ژیان و برایەتی ناسراوە لە بینی ئاینەکانە ئاینە جیاوازەکان و نەتەوە جیاوازەکانیشە چەندین خێزان یاخود کەس هەن کە تورکمانن کە عەرەبن و لەو شارەیە نیشتەجێن جیاوازی هەیە لە سیستمی خوێندن و پەروەردەیە یا خوێندنی تایبەت هەیە بەوان کە لە غەیرە کورد بن لە سنوورەکەتانە کاکۆسا بەڕاستی باسی کە بنەتەوە جیاوازەکان ئێمە لێرە بە حکم ئەوەی ناوچێکی سنوورین سێ قوتابخانە لە بەڕێوەبەراتی پەروەردەی کفریەیە بەڵام سەر بە ئێمە نین بەڵام ئێمە هاوکار و پاڵپشتیانین سێ قوتابخانەی عەرەبین هەرسێکیان ئێمە بینامان بۆیان دابین کردووە هاوکاریانین پاڵپشتیانین زۆر زۆر ئەوانش بەردەوام کۆنتاکیان لەگەڵ ئێمە هەیە و سوپاس و پێزانینیان بۆ ئەو هاوکاری بە هەمان زمانی خۆیان واتان کردو بە هەمان زمانی خۆیان خوێندنی خۆیان خوێنن بەڵێ بەڵێ بە عربی هەموو بەڵێ هەموو میلاک و شتێکیان سەر بە ناوەندە یعنی جەنابێت پێشەوەی سانە سەر بەڵێ ویستم شتێک باسی شتێکە کرد یعنی ئەو کفری ئەتوانین بڵین هاوسنوورە لەگەڵ ئەو ناوچانەی کە ناوچە کێشە لە سەرەکانە یاخود ئەو ناوچانی کە لە دەرەوەی هەرێمن لەواچە عەرەبێکی زۆر هاوڵاتێکی عەرەبی زۆر لەسەر لە ناوچەکانی ئێوە لەژێر دەسەڵاتی پەروەردەی ئێوە بوونیان هەکفری دانیشت لە کفری دابنیشن لەگەڵ حکوومەتی ناوەندا هیچ کۆنتاکتێک هیچ پەیوەندیەکتان هەیە بۆی بتوانێت هاوکاریتان بکە لە نۆژەنکردنەوەیە بێ لە دانانی بودجەیەکە بێ ئەمە لە دەسەڵاتی وەزارەتەوە بێ بڕاتەوە بۆ وەزارەتەن پەیوەندی دروست بکات لە ڕاستیە ساڵانی پێشوو هەندێک شتەکرا بەڵام گەورە نەبوو هاوکارەکانیان لە ڕووی دابینکردنی کەرەسە و پێداویستی بوو بەڵام بۆ مەسلەی بینا دروستکردنیان نۆژەنکردنەوە لە دەسەڵاتی وەزیردایە بۆی ئەبێک نووسرا بەرز بکرێتەوە بۆ وەزارەت بەڵام یەک خاڵ هەبوو حەزم کرد لێرە ئاماژەی فەرمودەم باسی تورکمانت کرد برایانی تورکمان ئێمە قوتابخانە و باخچە و ئامادەی تایبەت بە خۆیانەیە لە سنوورەکە بەڵام لە ژێر چاودێری و دەسەڵاتی بەڕێوەبەراتی پەروەردەی کفریایە ڕاستی حەزم کرد لێرەوە مژدەیەک بە دانیشتوانی کفری بدەم کە بڕیارەکە تازەیە بەڵام حەزم کرد لە ڕێگەی بەرنمەکەی ئێوە بێت وەک هەواڵێکی خۆش بۆ شاری کفری ئێمە بینای ئەو قوتابخانەی کە قوتابخانەی قەرەوەخڵان و برایانی تورکمان تیا دەوامەکەن بە بڕیاری سەرۆکایەتی هەرێم بڕیار دراوە لە چەند ڕۆژی داهاتوودا بڕوخێنرێ و بینایەکی مۆدرنی 12 پۆلی دروست بکرێت کە بەڕاستی ئێمە جێگەی خۆشی و پێزانینە و هیوادارین بەردەوام پاڵپشت و هاوکاری شاری کفری بن و ئەو بیناش ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی برایانی تورکمانتیا دەوام بکەن و لە کاتی پێویستیشە ئێمە وەک بەڕێوەبەراتی کفری سوودی لێرەوە زۆر 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 سپاسی سەرۆکی هەرێمەکەی ڕزگاری پرۆدیوسەری زۆر دڵی خۆش بوو لەبەرەی گەرمیانی و خەڵکی منتەقەی خۆتانە ئەو دڵی خۆش بۆ بە هەواڵەکە مامۆستا
با پرسیاری ئەوە لێ بکەم ئایا لە خوێندنگاکاندا هیچ کێشەی کەم ئاوی بۆ هاوینان بە تایبەتی بۆ خوێنکەرەوەکان وایە لە زستاندا کێشەی زۆپا نەوت ئەم بابەتانەتان هەیە یاخود نا؟ ساناخان بەڕاستی کفری خۆی کێشەی کەم ئاویمان زۆر کەمە بە حکمەوەی ئاوی زۆرە لێرە قوتابخانەکانش عادەتەن هاوینان داخراون ئەو ماوەکەمەی وە لە مانگی 5 زیاتر پێویستمان پێێتی تا ئێستا هیچ کێشەیەکمان بۆ دروست نەبووە بۆ ئەوەی گرفتمان بۆ دروست بکات لە سنووری قوتابخانەکان. باشە هەر کاتێک گیر و گرفتێک هەبێت بۆ نمونە لە کێشەی نەوت یاخود هەر بابەتێکی دیکە سەرمایهداران تا چەند هاوکارتانن جگەلەوەی کە هاوکارتانن لە کردنەوەی خوێندنگاکاندا لە دامیکردنی پێداویستیەکانیش تا چەند هاوکارتانن؟ بەڕاستی ساناخان لێرە کفری بە حکمەوەی پەیوەندی کۆمەڵاتی زۆر بەهێزیەیە لە کات پێویستیە هەر کاتێک دامان بێ لە دەرگای هەر سەرمایهدارێک لەم شارە بەدەمانەوە هاتوون و زۆر سپاسی هەمویانەکەین لە کاتی پێویستیە لە کاتی شەڕی داعشە لە کاتی زستانە کە نەبوونی زۆپا بۆ لە کاتی قەیرانەکان حکوومەتی هەرێمی کوردستان بە دڵنیاوە ئەوان پاڵپشتە و هاوکاری بەڕێوەبەراتی پەروەردەی کفری بوونە. مامۆستا باست لە بابەتی میلاکات کردووە ئەو ڕێژە مامۆسایی کە سەر بە وەزارەتی پەروەردە بوون خانەنشین کرانە و 4 ساڵی کە شمولی خانەنشینی کرد. بەرنامەکەشمانەوەی نەماوە گەر بکرێت پلانتان چۆن داناوە بۆ ئەوەی بتوانن ڕوبەڕووی ئەم قەیرانە ئەگەر بوو بێ بە قەیران بۆتان و کەمی مامۆستا ینی میلاک وای لێ کردبێتن کە گرفتان بۆ دروست بکات چۆن توانیوتانە چارەسەری بکەن لەبەرێ بڕیارێکی شەبوو کە ئەوانەی گرێبەسن مامۆسایانی گرێبەس بکرێن بە هەمیشەی هیچ هەوڵێکتان ناوە ئەوانەی کە گرێبەس بێن لەوێدان مەزرێن و بکرێن بە هەمیشەی لەگەڵ وەزارەت تا قسە بکەن؟ کاکۆسار مەسلەی گرێبەست بۆ هەمیشەیکردنی ئەوە بڕیارێکە لە دەست دەسەڵاتی ئەنجومەنی وەزیراندایە بەڵام ئەوانەی ئێستا گرێبەستن هەمویان گرێبەستەکانیان نوێ کراوەتەوە بۆ ساڵی 2024 تا 2025 گرێبەستیان هەیە بۆیە بۆ مەسلەی ئەو ژمارە زۆرەی مامۆسایانش خانەنشین بوونە کفریش بەدەر نەبووەوە بەڵام ئێمە بەر ئەو بەرنامەی دەستمان پێداوە ئەو هەندێک لێکدانی قوتابخانەکانە ژمارێکی باش مامۆسامان بۆ ماوەتەوە هەوڵە دەین بە گوێی توانە بە پێی پێویستی و ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە کێشەکان چارەسەر بکەین ئەگەر هاتوو لە کاتی زۆر پێویستشە هەبوو ئەو کاتە نووسراوی فەرمی بەرزەکەینەوە بۆ بڕێوەبەراتی گشتی پەروەردەی گەرمیان و ئەوانش وەزارەت لەو کێشە ئاگادارەکەنەوە. بەڵێ سوپاس بۆ تۆ مامۆستا سوپاس بۆ مامۆستا شێرکۆ ساڵح بەڕێوەبەری و بەڕێوەبەرێتی پەروەردەی کفریکە ڕاستەوخۆ لە زۆر سوپاس وڵا ساناخانەگە دەرفەتێ بچووک هەبێ ویستم لێرەوە سوپاس و پێزانی کۆمەڵاستی بەڕێز دکتۆر ئالان بەڵێ وەزیری پەروەردە و کاک شێخ جەلال و کاک ساهرەکەم کە بەردەوام پاڵپشت و خەمخۆری ئێمن هەروەها زۆر سوپاسی سەرپەرشتیاران و مامۆستایانەکەین کە لە هەموو بارودۆخ و زولفەکانە نەیان هێشتووە پەروەردە پەکی بکەوێت و بەردەوام بوونەوە پێشمەرگە ئاسا هاتنێتە پێش و قەیرانەکان کاریگەری نەکردو سەرەوەی دەرگای قوتابخانەکاندا بخرێ لە کۆتاییشدا زۆر سوپاس بۆ ئێوەی بەڕێز بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ تۆ مامۆستاجان کە ڕاستەوخۆ لەگەڵمان نابووی لە کفریەوە لەگەڵ